گەشتگوزار زۆر فۆرمی هەیە. یەک لە فۆرمە هەرە گرنگەکانی فۆرمی وەرزشە کە وەرزش هەروەکو جەنابی سەرۆک بارزانانی دەڵێت هیچی کەمتر نییە لە سیاست بۆ ناساندنی گەلان. ئێمەش لەو ڕوانگەیەوە بەڕاستی پێمان وایە هەم دەتوانیت لەسەر ئاستی نێودەوڵەتی زیاتر ناسانی بۆ بکات، هەم لەسەر ئاستی ناوخۆیش بەڕاستی دەتوانی وەرزش دەورێکی زۆر باش بینی. ئێمە پێمان وایە سۆران مقاومەتی زۆر باشدایە، زۆر ینی بنەمای گرنگی وەرزشی تێدایە بەو سروشتە و بەو جوگرافیا تایبەتمەندەی کە هەیەی لەو منتەڵەقەیەوە چالاکی وەرزشی بە تایبەتی لە وەرزشی چالاکی سەرکێشی یەکێکە لە فۆرم هەرە گرنگەکان کە دەبینین جەماوەرێکی زۆری هەیە و ئەو جەماوەرە زۆرش حتمما کاریگەری دەبی لەسەر هێنانی گەشتیاری زیاتر. ئەم جۆرە چالاکیانە لەوانەیە ببیتە هاندەرێکی زۆر باش لەو ناساندنی ناوچەکەش ئەو خەڵکەی کە لەوانەیە ئاشنا نەبی بە ناوچەکە. لێ ئەمەش لەو منتەڵەقەی و پێمان وایە سۆران ئامادەی زۆر باشدا، حەزری زۆر باشدا دەکرێت لە بابەتی گەشتیاری وەرزشی و لە وەرزشی سەرکێشەکەی ببیتە نقطەیەکی باش، وێزگەیەکی باش لە زیاتر پەرەپێدانی بواری گەشتیاری. من دیموکرات اسماعیل محەممەد سەلیم سەرۆکی یەکێتی ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی هەولێر بەڕاستی یەکەمین جارە و بە فەرمی چاڵاکێکی لەو جۆرە لە دەڤەری سۆرانی خۆشەویست بە هۆی ئەوەی کە دەڤەری سۆران زۆر جوگرافیەکەی لەبارە بۆم یاریە لێش لە دوو هەدەفمان هەیە بەڕاستی یەکێکیانەوەیە کە ئەم وەرزشە بناسێ لە دەڤەری سۆران، دومیشیان وەکو گەشت و گوزار ئێمە پلانمان هەیە لەگەڵ بەڕێوەتی گەشت و گوزاری سۆران و ئیدارەی سەربەخۆی سۆران کە لەمە دووە شوێنێک هەڵبژێن لە سۆران ساڵانە چاڵاکی لێ بکە، ینی ببێتە شتێکی ساڵانە نەک بڵێ یەک جار. ئەوەی ئێستا هاتوین جمهوری خۆشەویستی سۆران کە دەبینینەوە بە پەرۆشن لە بیریان ناکەین، بە تاکید هەموو ساڵی لێرە دووبارەی دەکەینەوە.